کوردستان ماڵی گەورەی هەمومانە. بە هەموو بەیەکەوە هەوڵ بدەین ماڵەکەمان خۆشتر و جوانتر بکەین. منیش لێرە وەڵامی چالەنجی سەرۆکی هەرێم برای بەڕێزم کاک نێچیروان ئەدەمەوە بە چاندنی دارێکی زەیتون کە دارێکی تەمەندرێژ و بەرهەمدارە. منیش بە چاندنی ئەم دارە بەشداریم کرد لە هەڵمەتی دارێک بچێنە و شارێک ساوس بکە. هەر لێرەشەوە منیش چالەنجی سەرۆکی پەرلەمان بەڕێز خاتوو ڕێواز و سەرۆکی ئەنجومەنی دادوەری بەڕێز حاکم بەنگین دەکەم کە ئەوانیش بەشداری ئەم هەڵمەتە بکەن بە هیوای کوردستانێکی جوانتر و ئاوەدانتر و سەقامگیرتر. زۆر سپاس.